Freiheit von Abdullah Öcalan in Köln demonstrieren. Wir mobilisieren europaweit und wir freuen uns auf eine der größten und kraftvollsten Demonstrationen dieses Jahres. Era Radio Tengigela. لێرکێ بیسەرمانم سڵاوتان لەبێ هەم کاتتان باش بەڕێزان بەرمەتیا و کارانم گەشتێکی نوێی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشەکەین بیسەرمان بن. بەڕێزان ئەمڕۆ 15 شوبات هاوکاتە لەگەڵ پلانگەری نێودوڵەتی 15 شوبات دژ بەڕێبەر ئۆجەلان بەڵام بەرلەوەی پچمە سەرەوە هەواڵانت دەبێت سەرنجتان بۆ هەواڵێکی دیکە ڕابکێشم کە بەیانی ئەمڕۆ تورکیا بردومانی سنووری ئامێدی کردوتەوە. بەیانی ئەمڕۆ تورکیا بردومانی ئەشکەوتی حەسارایی لە زنجیرەچای مەتینا لە سنووری ئامێدی کردو و زیانەکانی تاوەکو ئێستا نەزانراوە. بەپێی زانیاری هەرێمەکان بەیانی ئەمڕۆ تورکیا بردومانی ئەشکەوتی حەسارەی لە زنجیرەچای مەتینا لە سنووری ئامێدی بردومان کردووە. هەر بە پێو زانیاریانە فڕۆکە ببردوام بەسەر ئاسمانی سگیرێ لە ناوچەکانی نهێلی باڵاو چێ مەتینا سوڕاونەتەوە تا ئامادەکردنی ئەم هەواڵە نازاندرێ زیانەکانی ئەو بردومانە چی بوون و ترس و دڵەڕاوکێش لای دانیشتوانی گوندەکانی سنوورەکەی دروست کردووە. ئەمڕۆ 25 ساڵ بە سەر پلانگەری نێودوڵەتی دژ بە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان تێپەڕێ کە باوبەشی هەرێک لە وڵاتانی تورکیا، بەریتانیا، ئەمریکا، رووسیا، ئیسرائیل چەندین وڵاتی دیکە کە وەگلاون هەرێکە لە دەستگاکانی CIA، موساد، میت ئەنجامدرا کە لە سووریاوە دەستی پێکردو لە زیندانی ئیمرالی گەیشتە لوتکە و تاوەکو ئێستاش بەردەوامی پێدەدرێت. هەرچەندە دەوڵەتی تورک پێیوا بوو بە زیندانیکردنی ڕێبەر ئۆجەلان کە شۆڕشی ئازادی کوردستان تەسفێ بکە، بەڵام بەبەرخۆدان و ڕادەست نەبوون بەنووسینی چەندین پەرتووک سیستەمی نوێی ژیانی پێشکەشی گەلانی ژیان کرد و ئێستا بۆ بەجێی بایەخی فەیلسوف و سەرچاوی توێژینەوەی هەزارها بابەتی زانستی و ژیانی. لەگەڵ بەرخۆدانی ڕێبەراپۆ و ئافراندنی و سیستەمات دەوڵەتیش بەبەردەوامی بە ناوی سزای جیاواز گۆشەگیری تند لەسەر ڕێبەر ئۆجەلان پێڕەو دەکات. بەپێی دوایین راپۆرتی نووسینگی یاسایی سەدە کە لە ساڵی ببورن کە لە 27 تەموزی 2011ەوە تاوەکو 7 مانگی 2019 پارێزەران توانیویانە تەنها 5 جار دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان ئەنجام بدەن. هەروە لە 2014ەوە تەنها 5 جار دیداریان لەگەڵ خانەوادەکەی ئەنجام داوە. دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەداری باشووری کوردستان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانسی ڕۆشنویست دەڵێ عەبدوڵڵا ئۆجەلان ماوەی چەندین ساڵ لە زینداندا هەمیشە هەوڵی بۆ ئاشتەوایی و دانووساندن داوە، بەڵام دەوڵەتی تورک ناوێت کێشەکانی گەلی کورد چارەسەر بکرێت. ئەو دەڵێ 15 شوبات نەحەقیە بەرامبەر بە عەبدوڵڵا ئۆجەلان کە بە سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و ئیسرائیل دژ بە ئۆجەلان ئەنجامدرا و دواتر ڕادەستی تورکیا کرا. ئەو زۆرە بزیندانی بکە لەگەڵ ئەوەش کە ئۆجەلان هەمیشە لە زیندانەوە ئاگاداری هەموو لایەکی کردووە کەوا ئامادەیە بۆ ئاشتی، ئامادەیە بۆ گفتوگۆ، ئامادەیە بۆ ئەوەی کێشەکە چارەسەر بکە و ئاسانیش ئەبوو چونکە ئەوە توانێ چارەسەری بکە. بەڵام تورکیا چونکە بڕوای بە کێشەی کورد نییە ئەسڵان و هیچ مافێک بۆ کورد ناسەلمێنێ، هیچ وەختێ بەری نەداوە گوێ نەداوەتە داواکانی و لەسەر سەرخوازی خۆی بەردەوام بووە بەرامبەر میلەتی کورد لەم دیوی سنوور و لەو دیوی سنوور لە باشوور لە ڕۆژاوا لە ناو باکوور بەداخەوە تا ئێستاش هەر بەردەوام. ڕاستەوە خۆ دەچینە باکووری کوردستان لەوێ ڕێپێوانی ئازادی بەڕێوە دەچێت پێکەوە گوێبیستی کۆنگری ڕۆژنامەوانیوان دەبین.
بەڵێ بەڕێزان ڕێپێوانی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان کە بۆ خۆتان دەزانن کە دەستی پێکردووە ئێستا ڕاستەوخۆ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بەڕێوە دەبن دشرد و مرجن ئازاد تا سیاسەتە بکە ئیدی ئەv وڵاتە چارەسەریە دەموقراتیک ji bo mesela Kurdê pêk bê ji bo ve em veka ve li ve derene ev der hebikî durê amarayê em li ve der بەڵێ بەڕێزان ڕێپێوانی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان کە بەڕێوە دەچێت ئێستا کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بەڕێوە دەبن بە ئامادەبوونی زۆرێک لە نووسەر و ڕۆژنامەوانان سیاسەتمەداران ئەمە بەری خوا بدەن ئامارە لازمە ئەم vê rojê tarî de bankvaziya her çarparçê Kurdistanê bankvaziya devleta Türkiye bikin bira tecde ser rezdar caran rahêlin bira pêşiya aştek birûmet pêşiya demokrasî vekin ve gave bi kurtasiya zevat لەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیەدا ژمارێکی زۆر لە سیاسەتمەداران ڕۆژنامەوانان دایکانی لە چکسپی لەوێ بەشدارن زۆربەی سیاسەتمەداران بە هێلێکی ڕەشەوە ئەمڕۆ بۆ شەرمەزارکردنی پلانگەڕینی دەوڵەتی 15 شوبەت ئەو دروشمانێکە بەڕێوە دەچێت سەرڕاستەوخۆ لەوێوەیە ئەمڕۆ لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان و لە ئەوروپاشەوە بە هەمان شێوە پلانگەڕی 15 شوبات شەرمەزار دەکرێت لە مەشی ئازادی واتە ڕێپێوانی ئازادی کە ماوەی 14 ڕۆژە دەستی پێ کردووە بە زۆربەی شار و شارۆچکەکان بەڕێوەچوو لە دوو قۆڵەوە ئەم مەشە دەستی پێکرد بوو ڕێپێوانی گەورەی ئازادی کە بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان و چارەسەری دیموکراسیانی پرسی کورد دەستی پێکرد بوو لە هەردوو قۆڵ و دوای 13 ڕۆژ دوێنێ ببورن دوو ڕۆژ پێش ئێستا لە 13 مانگدا گەشتنە یەکدی و ئەمڕۆ 15 ڕۆژ بوو کە ئەم ڕێپێوانی ئازادیە بەردەوام بوو لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئەمڕۆژ دیسان جارێکی دیکە پلانگەڕی 15 شوباتیان شەرمەزار کرد و داوای ئازادکردنی ڕێبەر ئۆجەلان و چارەسەری پرسی کوردیان لە باکووری کوردستان کرد هەر لەسەر مژاری پلانگەڕی ڕاستەوخۆ لە باشوور و دکتۆر حەکیم ئەندامی کۆمیتەی ئازادی بۆ ئۆجەلان لە باشووری کوردستان و لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندا دکتۆر سڵاوت لەبێ بەیانێت باش سپاس بەوەی کە ئەمڕۆ میوانی ڕادیۆی دەنگی گەلی سلااو بە هەموو گرانتان دکتۆر حەکیم ئەمساڵ ئەمڕۆ 25 ساڵ تێپەڕێ بەسەر پلانگەڕینی و دەوڵەتی 15 شوباتدا دەمەوێت بۆ چوونی جەنابەت بزانم لە دوای 25 ساڵ لە پلانگەڕی ئەمساڵ لە بارودۆخێکی جیاوازدا ئەم یادە دەکرێتەوە بەڵێ ئەلبەت ئێمە هەمومانەسانین ئەمڕۆ هەموو شایەتیەوەین و دەبینین شەڕ لە زۆربەی ناوچەکانی ڕۆژوڵاتی ناوەڕاست شەڕ لە کوردستان شەڕ لە تورکیا لە سووریا شەڕ لە یەمەن شەڕ لە فەڵەستین ئیسرائیل شەڕ لە ڕۆژهەڵاتی ئەوروپا لە ئۆکرانیا واتە هەموو ئەمانە ئەوە خەنە بەردەممان کەوتی ڕوانای بەڕێز ئۆجەلان دووپات دەکاتەوە کە ئەویش وەک سیاسەتێکی جیهانی کاری بۆ دەکرێت و هێشتنەوەی گۆڕەپانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەک گۆڕەپانێکی شەڕ ڕەنگە ئەم ڕوانینەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان نزیکمان کاتۆ لەو ڕاستەیە کە تا ئێستا ناوچانە ئەوەی کاری بۆ کرابێت لەلایەن زلێتەکان و نەخشەی بۆدان نابێت بریتی بێت لە مانەوەی ناوچەکە وەک ناوچەیەکی نائارامی کە ئەمەش دەمانگەێنێت بۆ باوەڕێی کە سەرەتا و سەرەڵدانی ئەو پلانگەڕی کە لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەکرێ کارێکی ئاساینە بۆ بەڵکو نەخشەیەکی پلانگەڕی گەورە بۆ چونکە ڕوونە سیستەمی دەوڵەت نەم ناوچە لەلایەن دەوڵەتانی کۆلۆنیالیزمەوە بە شێوازێکدا ڕژاوە کە زاڵبوونی گروپێک بەسەر ئەوانی دیکەدا ینی ڕێگە پێدراوە واتە سڕینەوەی گەلێک سیاسەتی توانەوە ئەسیمەلیشن سیاسەتی زاڵبوون پەراوێزخستن ئەمانە هەر هەمووی وەکارگەلێکن کە بتوانین بڵێن پلانگەڕی سەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان مێژوویەکی کۆنی بە دەوڵەتی تورکیا لە سەرەتاوە دژ بە هەموو ڕوانینێکی ئازادی خواز و شۆڕژگەڕی بووە ئەسێن کە ینی هەر کە قسە لەسەر ئەم بابەتە ئەەکەین قسە لەسەر
دەنگ زیندانیکردنی دەنگێکی ئازادەکە. ئێمە زانین کە پێش ئەوەی 1999 دەست برێت بۆ بابەتی زیندانیکردن و دەستگیرکردن و دەرکردنی بەڕێز عەبدوڵڵاهۆجان لە سووریا لە ساڵی 1996 ئیتر لێەوە سەرەتایی پرۆسەی پلانگێڕەکە کاتێک کە یەکەم جار کە نەخشەی تیرۆرکردنی بەڕێز عەبدوڵڵاهۆجانیان لە شام دەرکرد. دواتریش ئەگەر سیر بگەین لە ئەڵمانیا هەر پێشتریش کاتێک کە پەکەکەەوە کێزێکی شۆڕژگەڕی ینی پێ دوای لە ساڵی 1996 پلانگەڕی دەستی پێکردۆ نەکتنیا وەکەوەی کە ئەڵێن لە ینی ئەکرێ بڵێم ئەمە وەکو پراکتیک لە جەستەیە کاتێک هەوڵی تیرۆرکردنی بەڕێز عەبدوڵڵاهۆجان دراوە لە ناو شامە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگ کرد بێەوەی هەر لە ساڵی 85 ئەڵمانیا پارتی کرێگارانی خستە ناو لیستی تیرۆ بۆ پێی ئەڵمانیا ناوەندی هەواڵگری گلادۆیە. ینی ئەمە کەواتە ناکرێ بڵێن ئێمە لە ساڵی 1999 پلانگێڕەکە بەردەوام بەڵکو لە دەرکەوتنی ئەو حرەکەت و ئەو فکر و ئەو ڕادینەی بەڕێز عەبدوڵڵاهۆجان و کاتێکە لەگەڵ چەپی تورکی و هێزە ئازادی خوازەکان توانیان کە گۆڕانکارێکی نەوعی لە ناو تورکیا لە بابەتی خەباتی سیاسی بۆ فراهەمکردنی ئازادی و دیموکراتی بۆ گەلانی تورکیا بێتە دیوە. ئالەو لە ساڵی 85 ئەو حەڵەقەی یەکەمی پلانگێڕەکە بە تایبەتی دژی ئەو تەبگەرە بووە. بۆیە بەردەوامی پلانگێڕەکە ینی ئۆژنا خۆی دەڵێت لە ساڵی 93 ساڵێکی مێژووی بۆ کوردستان بەهۆی چەندین کودەتا دژ بە گەلی کورد کراوە، ینی هەر لە کۆچبەری جینۆساید بەدەستی ئەوەی ئەو پێی ناوی ناوە تورکە سپیەکان بە هاوکاری ئیسرائیل نادوات تا ساڵی 2003 کە لە شەرناف و لە ئیجەت چی کارەساتێک و چ جینۆسایدی لە 2006 بوو. ینی ئەو کاتە کە تازۆچیلە لەسەر حکوم بوو هەوڵی سڕینەوەی گەلی کوردرا، ینی بەمانایە لە مانەکان بەڕێز عەبدوڵڵاهۆجان ئەو شەڕی کە لەگەڵ ئێمەیان لەو ساڵانەی سەرەتایتر لە 94 بەرەو دواوە شەڕێک بوو ئەڵێ ینی تانسۆچیلەریان ناو نابوو لە جاتی باوکی کورد بە ئەتاتورکیانەوە ئەوە ناویان نابوو دایکی تورکیا. ینی ئەم سنجیرە لە پێشێلکاڵێ بەڕۆحێکی ینی ئەو شەڕی کە شەڕی ئەمانەگر بەڕۆحی شەڕی یۆنان چۆن مەبەستی چیە شەڕی یۆنان؟ شەڕی یۆنان ئەڵبەت ڕەهەندێکی ئاینی تیا بوو، ینی ڕەهەندێکی ئاینی خۆ دەزانێ شەڕێک کاتێکە لەگەڵ بەرامبەرەکە تاگەی ڕەهەندی ئاینی تیا بێ قورس و هەوڵی سڕینەوەی یەکجارە. ئەڵێ ئەو شەڕی کە بەرامبەر ئێمەی گەر شەڕی سڕینەوەی ئێمە بووە شەڕێک بۆ بەڕۆحی ینی سیر کە پلانگێڕەکە لە 26 شوباتی 96 تورکیا ئیسرائیل ئەمریکا بەڵێ ڕێکەوتێکیان کرد، ینی کە لەو کا بەمەرجە لەو کاتە هەم تورکیا لەگەڵ دیمەشقا ناکۆک بوو هەم بە جۆرە لە جۆرەکانی ئیسرائیلیش. بەڵاڵێ لەم پلانگێڕە لە ڕێگەی تورکیا ئیسرائیلۆ بۆ یەکەم جار ئەڵێ بۆ یەکەم جار سەرۆکی بڵێن لێدوانی ڕاستەوخۆی ئیسرائیل دژی پەکەکە لە ئایاری 97 وەزیری بەرگری تورکیا تورهان لەگەڵ کە لە حکومەتی ئەردۆغان بوو لە بەرزایەکانی جۆلان و لەگەڵ سەرکردە ئیسرائیلەکە ئەڵێ بۆ یەکەم جارە ئیسرائیل دژی گروپە کوردەکان قسەی کرد کە پێشتر بە هیچ جۆرێک بەو زمانە دژ بە کورد قسەی نەکردەوە. ئەگەر زمانی و نەمانەوێت ئیسرائیل بە درێژایی مێژووی خۆی بە جۆرێ لە جۆرگان وا باو بووە کە لەگەڵ حرەکاتی کوردی کلاسیکی ئەمانە هەماهنگ بووە. بەڵام ئەڵێ بۆ یەکەم جار لە 97 لەسەر بەرزایەکانی جۆلانە هەم تورکەکان و هەم ئیسرائیلەکان بەیەکۆ یەکەم بڕیاری دژایەتی هاوبەشی کوردیاندا. کەواتە ئەکرێ بڵێن نۆی تشرینی یەکەم لەوێەوە ئەو کاتێک کە ئۆجلان لە سووریا بووە باوەڕ بکە ینی ئالەو کاتا سەرانی باشووری کوردستانیش لە هەوڵی پەیوەندیەکانی بوون ڕێک لە حەفتەی ئەیلولی 98دا ڕازیبوونی تورکیا بە دیداری پارتیوێکەتی لەسەر تەنگ پێ هەڵسنی. باشە دکتۆر کەسانێکی زۆرە تا ئێستا لەم پەیامە وەکو پێویستێ نەگەیشتون دەمێ پێمان بڵێ کە پلانگێڕی 15 شوبات بۆچی بە دژی هەموو گەلی کورد ناوزەند دەکرێت؟ پلانگێڕی دژی بەڕێز عەبدوڵڵاهۆجان پلانگێڕی دژی گەلی کورد، یعنی ئەکرێ بڵێن فراوانتریکەین دژی هەموو ئینسانێکی ئازادی خوازە. بۆچی؟
چونکە ئەوەی کە لە عەبدوڵڵا ئۆجلانە ئەبینێت یعنی ئەوان وای ئەبینن بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان سەرکردەیەکی سیاسی ئەسکەری نییە بەتەنها بەڵکو لە ناواخنی ئەوەی کە جیاوازی سەرکردەیەکی وەکو عەبدوڵڵا ئۆجلان لە سەرکردەی شۆڕشەکانی تر تەنانەت لە ناوچەکاوەیەکە خاوەن ڕوئیا و پرۆژەیەکی فکری فەلسەفی و پرۆژەیەکی ئەلتەرناتیڤی بۆ ڕەوشەکەیە ئەو سەیری کردووە کە کورد و کەمینەکان تر لە ناوچەکەدا تەنها بەدەستێنانی مافی گەلی کورد ینی زەڕەرەکە نائارامیەکە ناسەقامیەکە تەنها بۆ کوردیە بەڵکو بۆ نەتەوەی تورک و نەتەوەی فارس و نەتەوەی عەرەب و تەواوی نەتەوەکە بۆیە ئەو پێی وایە هەموو ئەمانە دەرەنجامی ئەو دابشکاریە کە دەوڵەتانی کۆن لە ساڵی بڵێندە بەردەوامی ویستفالیا و دروستبوونی دەوڵەتێکی دەوڵەت نەتەوە خۆی کێشەکەی ئەوان بەڕێز عەبدوڵڵا دەرکی بەوە کردووە کە دەوڵەت نەتەوە چارەسەری ئەم کێشانەکە بۆیە ئەو پرۆژە بەدیلەکە لە کنفدرالیزمی دیموکراتیا تەرحی کردووە بە جۆرێ لە جۆرەکان هیچ نقاشێکەڵ ناگرێت لە قۆناغێکی لە سەردەما واتە پرۆژێکی بەدیل لە ڕەنگە دایمە و قسەم کردووەگە سیر بکەین شەڕی عەرەب ئیسرائیل بەڕوانینێکی کلاسیکیانە ئێمە بۆ دروستبوونێکی دەوڵەت نەتەوە کە هەموو کەلێک مافی دەوڵەتێکیە بێ بەڵام ئەو دەوڵەتە پێی بڵێن دەوڵەت نەتەوەی دیموکرات نەک دەوڵەت نەتەوەی کلاسیک ینی کەواتە ئیسرائیل فەڵەستین لە 48 هەتا ئێستا شەڕیانە ئەوە هەموو عەرەب و هەموو دنیای عەرەبی داوای ئەکرد ئەم پەیامم بۆ کوردە ینی بۆ کوردە هەموو ئەو حیزبانەی کە ئیدعای بانگەشەی دروستبوونی دەوڵەت دەگەن لە دەرەوەی توانا مرۆیی و لە دەرەوەی نەبوونی توانا و ئیرادەیەکی گەلی هەموو دۆلی ئیسلامی نەکەرە جگە لەوە ئازادی خوازانی دنیای لە پشتی عەرەبون فەڵەستین بۆی دەوڵەتی دروستکەن بە مانای کەلیمە بۆ ئازادبوونی قودس بە مانای مەفهومە ئاینەکەی بەڵام ئێستا هەموو تێکۆشانی مرۆڤایەتی بۆ بەوەی کە غەزە ئازاد بێت باشە دکتۆر حەکیم باشە لەسەر هەڵ لەگەڵم بمێنەرەوە دەچینە شنگال لەوێش چالاکی هەیە خۆ دەزانی ئەمڕۆ لە هەر چوار پارچەی کوردستان و لە سەرانسەری ئەوروپاشەوە توانین بڵێن کە چالاکی جۆرا و جۆر بۆ شەرمەزارکردنی پلانگەڕی ڕێبەرەوەجەلان بەڕێوە دەچێت ئێستا ڕاستەوخۆ لە سلێمانی شەر بێگومانم لەو شتە بێگومانم لەو چالاکیە بەڵام پێم خۆشە گوێت لە قسەکانی ڕۆژنامەوان ئارگەش شنگالیش بێ بزانێکین لەوێت چی ڕوویدەدا ئارگەش سڵاوت لێ بێم کاتت باش پێمان بڵێ ئەمڕۆ لە شنگال چی دەکرێت بۆ شەرمەزارکردنی پلانگەڕی 15 شوبات بەڵێ خوا ئیرۆ لە سەرانسەری جیهان لە سەرانسەری کوردستانی چالاکیان شەرمەزاریە کۆمپلۆ 15 سوباتیا لە دژی ڕێبەری گەلی کورد ڕێبەرەوەجەلان تێنە مەشاندن ژخوا ئەف 15 ڕۆژنە لە سەرانسەری شنگالی چالاکیان جۆر بە جۆر هاتنەکردن لە سەرانسەری شنگالی هەفتیە ڕامانین سەرۆکاتی هاتنە خوێندن لە بن ناوی کۆپارێزنامەی من لە کوردەریە ئەژی لەوێ دەرێمە هاتنە خوێندن هەموو مەجلیس و سازین گرێدەی ڕێبەریە خۆسەر شنگالی بەشداری دەبێ کۆمخەباتێ دەگرن هەر وساژی کۆمخەباتێک ژعالی تەفگەری ئازادیە ژنین ئێزدی تاژێڤە لە شنگالی هاتە لە دارخستن تەوی ژنین عەرەب و بەشداروانین ji بەغداد ji مووسڵ ناسریە نەجەف هەموو پارێزگەهێن عێراقیجی کو دەبێ دە بەشدار بوون بە لەسەر ناوێک و ئێدی ji تەشدید و زلمکاریە ڕەبەسە ئێدی دەمدەما ئازادیە ڕێبەردیە لەسەر vî ئەساسی هاتە لە دارخستن هەر وساژی بەریا دو ڕۆژان لە ناوەندا باژارە شنگالێ تە یەکیتیا جوانên êzîdxanê ber tevî înisiyatîfa ciwanên Ereb meşeka meşeleyî ji bo pîranîna vê rojê hatibû li darxistin her wisa jî îro meclisa خوسریه دموکراتیکا شنگالی تفی سازیین خو تفی مجلسین گوندوانین عربا ایرو ساعت سیان دوی مشکه لکرسی لدار بخن و مجی جیکی بمشن حتی باخچه ریبرتی کو باخچه لسر ناوی ریبر آپو لکرسی لدریه گلیه کرسی کو دریه جیایه هاتیه چکرن و حتی بوی دری بمشن جو خو بریا چند روزانجی بانک لجواگا ازدی گلی شنگالی ده هاتا کرن کو بشداریا الوی مشیره بکن جو خو مش و ساعت سیان ده بدما شنگالی و دست به بک حتی باخچه سروکاتی و بمشن و پیام گرینگ دو مشیده ورن داین هم جالیه مجلس خوسریه دموکراتی
دموکراتیک شنگالین و هر وسایلی تفگر آزادی جنین ازدی و سازین بشدار بون گلی بشدار بون کو و بشداری و چالاکی ببن و همین گرینگ بدن خب راستی جین ها جیان شنگالی به تمامی سکنیا جیان تمامی سازین دزگین و بریا خسری شنگالی سکنیا هۆکارەکەی چییە ئارگەش تەنیا لەبەر ئەم ڕۆژە مە بەس تەنیا ئەمڕۆیەکە ژیان وەستاوە لە شنگالدا باشە ji ber vê rojê ji ber ku rojek reş civaka êzidî jî roja 15 Sibatê ji Sisiyê adara sala 2014 fermana bi serê civaka êzidî de hatî xut nabînê her duka bi heva girê dibe heman armancê çawa mijin ferman le gelê Kurd û serokka rakirin ku bi komplekê hata desteserkirin heman şêwaz li civaka êzidî jî sê tabaxa sala 2014 li serê civaka êzidî jî hata kirin dibe em û gelê Kurd bi hevre her wisa jî civaka êzidî civaka Kurd bi hevre wê serokka ji vê zilimkariyê ji vê zîndana dewleta Tirka dagirî bi çi şêwazî dibe rizgar bibin êdî dema azadiyê em bivan sloganan êdî wê beşdarî مشه ده ببین جبر کو هم جواب ازدی جدی بشه ده عالی قانونین ده عالی سازی ناف نتوی ده قانونی ناف نتوی شده دیدم حادیه سروقاپو آزاد بشه بر کو 25 سال خودت پراندر باسی دیگه گرک ده عالی یاسایده ده عالی قانونین ده ادی سروقاپو وری آزاد کردن و دنوا همو گلین روشلاتا نافین گلی بندست به تایبتشی گلی ازدی جواب ازدی ده سروقاپو ادی دنوا خود ببینن و بوان بوان سلوگانن و مشاهیرو وریل دارخست بله ئارگەش شنگالی دنیاک سپاس بۆی کە لە شنگالەوە لەگەڵ مابووی سپاس بۆ زانیاریەکانت دکتۆر دێمۆلای بەڕێزت گوێت لە قسەکانی ئارگەش شنگالی بۆ ڕۆژنامەوان لە شنگالە ئەزانی ساڵانێکی دوور و درێژە مەگوێمان لەم دروشما بێ کاتی ئازادی ڕێبەر ئۆجەلانە بەڵام پێچێ ئەم دروشمە بۆ ئەم ساڵ جیاوازتر بێ لە ساڵانی دیکە بۆچی هەموو ئەگەرەکان بەرەو ڕووی ئەوە دەچن کە ئیتر 25 ساڵی ڕێبەر ئۆجەلان تاو بوو ئا لە ڕووی یاساییشەوە ئەم شتە دەچێتە چوارچێوەی ئەوەی کە ڕێبەر ئۆجەلان پێویستە ئازاد بکرێ یاخود کێشەی کورد کەوتۆتە بنبەست و پێویستە مەسەلەی چارەسەری پرسی کورد بکرێ خۆی دوو توانین لە چەند لایەکەوە قسەیەکەن یەکەمیان وەکو ئەوەی کە باس لە ڕووی یاساییوە ئەم پرسە پرسێکی یاسایی نیە پرسێکی ئەخلاقی ئینسانی پرسێکی سیاسیە تەمسیلی گەلێکەکە ئەمە بابەتێک نییە پەیوەستیکەین بە یاسا و ئەو تەجدید و گۆشەگیری لەسەرێتی و یەکێک لە پرینسیپەکانی مافی مرۆڤ کە هەیە بەداخەوە کە مافی مرۆڤ خۆی لەژێر پرسیارەوی شتێکی پێڵێن حق الحياة يعني ما في جيان یەکێکە لەو پرسمانی کە ئیتر مرۆڤێک ئەگەر چەندین ساڵی و بەتایبەتی تەمەنی گەشتە 70 ساڵان ئەوەی تر شتێک نییە ڕێگری لە ئازادبوونی بکە بەڵام بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان مانەوەی بەم شێوەیە تەنها ئەوە ترسە لەسەر ئەو بابەتەی کە پێم وتی ترسە لەسەر ئەو پرسەی کە پرۆژەی بەدی لە تەناتیڤی پێ بەڵام بابەت بۆچی ئایا ئازادی ئەم ساڵ لە ساڵانی تردە یەکەمیانەوەیە کە لە ئەم ساڵ و بڵێن ینی درێژەی و خەبات و چالاکیانی کە ساڵانی ترداوە ئێستا ینی پرسی ئازادی ئۆجلان ڕەهەندێکی تقریبن نێونەتەوەیی گرتووە یعنی ئێستا بانگەشەی ئازادی خوازان باش شەی بیرمەندان هونەرمەندان سازەکانی نێودەوڵەتی نەتەوەکانی تر لە ئەوروپا بە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە دەرەوەی دەسەڵاتگەرایەتی کە خودی ئۆجلان دژی ئەو دەسەڵاتەکان نەبێت لە ئەوروپا تەواوی پارت و چەپ و سەوز و ئازادی خوازان دیالەکەوادەمە ڕاندێکی بەشی دووەمیشی پەیوەندی بە دوو شتی تر هەیە خودی تورکیا یەکەم قەیرانێکی ئابووری گەورە هەڵاوسانێکی ئابووری گەورە دارزانێکی کۆمەڵایەتی ئەمە تێکچوونی نەسیجی کۆمەڵایەتی تورکیا بەتایبەتی و ململانەی کە لە نێوان پارتەکانەیە بەشی دووەمیشی پەیوەندی بە هەڵسانەوەی گەلی تورکیا گەلی کورد لە باکووری تورکیا ینی بەڕاستی ئەو لێدانەی کە درا بەتایبەتی تەواوی سەرکردەکانی کورد هادە بوو بەڵێنەوەی دەم پارتی و کولە کۆناگیرا بن ئەلاحەدین دەمرتاش و تەواوی ئەوانەی کە ئەکتیڤن و چالاکن زۆربەی دەیان هەزار کەسیان گیراوە بەڵام سەیرەکەین گەڕانەوەیەک ینی هەڵسانەوەیەک بوژانەوەیەک لە بزوتنەوەی
گەلی باکووری کوردستان جارێکی تر هەماهەنگ لەگەڵ سەرکەوتنەکانی گەڕیلا لە چیا بە تایبەتی ئەو شەڕی کە پێڵێن شەڕی گەڕیلایی مۆدرن شەڕی گەریلایی مۆدرن کە توانی لە دنیایەکی پڕ تەکنەلۆژیایی ناتۆ و ئەمریکا و تەواوی هێزە بەکرێگیراوەکانی ناوخۆنی و دەوڵەتی و هەرێمی گەڕیلا توانێتی بە مانایەک بەرگری لە بوون و مانەوەی خۆی لە چیاکان کە ئەمانە کەوادە هەم ڕەهەندی تێکشانی ئابووری سیاسی تورکیا هەم دەرکەوتنی حرەکەتی با کورد ئەبینین کە ڕۆژانە چەندین ڕێپیەوانی ئازادی ئەکرێخوت ڕەنگە ئاگار لێبێت لە تەواوی شار و شارۆچەکان و دەرکەوتن بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی بڵێن شارۆوانەکانی تورکیا کە ئایندە سیاسی بۆ دارشتنی جارێکی تر هێزێکی کوردی بۆ ئەوەی کە پرۆسەی سیاسی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان بەرەو چارەسەری ڕۆ و ئەوەی باسیشم کرد هێزی گەڕیلایە کە قۆناغێکی نوێی بە شەڕی نیوکلۆ تەکنیکی شەڕی بڵێن نەوەوی تەکتیکی و کیمیایی و هەموو ئەوەی کە ناوێنەی چەکی قەدەغکرا و بەکارەنەوە بەڵامی ترەوە گرفتەکە لەوایە کە هەتا ئێستاش سیستەمی نێودەوڵەتی لە قەیرانێکی خوڵی ئەخلاقیایە ئەوەی کە ماوەتەوە ئەو تەوزیفکردنی هێزی گەلە ئەو ئیرادە و ئەو قوتە ئەکرێت بەردەوام بێت لەسەر داواکردنی ئازادی بۆ ئۆجلان و ڕەنگە ئەمە ئومێدەکە بێت کە ئیمساڵ ساڵی تێکشکانی فاشیزم بێت چونکە وعود و هەموو بەڵێنەکانی دەوڵەتی تورک ناتوانێت لەمە زیاتر خۆت ئەزانی لە ماوەی پێشودا ئەو لێدانە سەربازەی کە بەری کەوت بە جۆرێ لە جۆرەکان ناوەندی سیاسی و کۆمەڵایەتی تورکیا هەژانوە. باشە ئەمڕۆ لە زۆرێک وەکو هەر لە سەرەتاشەوە ئاماژەم پێدا لە مەخمور لە شەنگال لە سلێمانی وەکو جەنابەت ئاماژەت پێدا کە چالاکی بۆ پلانگەڕی 15 شوبات بەڕێوە دەچێت و لە زۆرێک لە شارەکانی ڕۆژاوای کوردستانیشەوە بە هەمان شێو لە باکووری کوردستانیشەوە بیرمان نەچێت کە ڕێپێوانی ئازادی بۆ ڕێبەر ئۆجلان کە ئەمڕۆ لە 15 من ڕۆژدا بوو بە لەبەرکردنی هێلێکی ڕەشکە لەسەری نووسرا بوو ئازادی بۆ ڕێبەر ئۆجلان ڕێپێوانی ئازادی چەندین ڕۆژە لە باکووری کوردستان زۆربەی شار و شارۆچکەکان ژمارەیەکی زۆر لە چالاکوان و سیاسەتمەدار و دایکانی ئاشتی دەگەڕێن. پێم خۆشە دکتۆر حەکیم من بێمە سلێمانی لەگەڵ تۆ بە دەنگ مەبەسمە بزانێکی ئەمڕۆ لە سلێمانی چی دەبێت. شۆخە میرزا ڕۆژنامەوان لەوەیە پێم خۆشە بەیەکە و گوێمان لە زانیاریەکان بێکە لە زمانی ئەوە وەکو ڕۆژنامەوانێک بۆمان دەگوێزێتەوە. شۆخە سڵاوت لێ بێ پێمان بڵێ ئەمڕۆ لە سلێمانی چی دەکرێت بۆ شەرمەزارکردنی پلانگەڕی 15 شوبات. سلااو ڕێز سلااو بۆ بیسەرانی دەنگیگەل ڕاستی من باش گوێم لە پرسەکەی تۆ نەبوو لە بەردەنگ تەنیا چالاکیەکانم بۆ بگوێزەرەوە پێم بڵێ ئەمڕۆ لە سلێمانی چی دەکرێت. بەڵێ لە چارچێوەی ئەو چالاکیانەی کە بۆ ئازادی ڕێبەراپۆ بەڕێوە دەچێەوە هاوکات لەگەڵەوەی ئەمڕۆ 25 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر دەستگیرکردنی ڕێبەراپۆ بە پلانگەڕێکی نێودەوڵەتی ئەمڕۆ کە چالاکیەکان لە سلێمانیش وەک هەر شوێنێکی تری جیهان کە بۆ ئازادی ڕێبەراپۆ و هەروەها بۆ شەرمەزارکردنی ئەو پلانگەڕێکە لەسەر ڕێبەراپۆ و هەروەها لەسەر دۆزی گەلی کورد بەڕێوە چوو بڕیارەکە ئەمڕۆژ لە سلێمانی لە سەعات 2دا ئازادی خوازان و هەروەها نووسەران و چالاکوانان و کەسانی سیاسی بە ئەو ئەرکە ئەخلاقی خۆیان هەڵبستن و ئەو پلانگەڕی کە لەسەر ڕێبەراپۆ بەڕێوە چوو شەرمەزار بکەن. بڕیارەکە لە جادەی سەهۆڵەکە یاخود لە جادەی سالم بە پێڕۆشتنێک هەتا وەکو باخی گشتی بەڕێوە بچێت وەکو ئاماژەم پێکرد کە کەسانی ئازادی خواز ئەو کەسانەی کە باوەڕیان بە دۆزی گەلی کورد و هەروەها باوەڕیان بە ئازادی ڕێبەراپۆ هەیە بڕیارەکە لەو بە پێڕۆشتنەدا یاخود لەو چالاکیەدا بەشداری بکەن. سەرەڕای ئەوەی ئەمڕۆکە کەشوهەوایەکی باراناوی هەیە بە تایبەت لە سلێمانیدا هاوی لە باشووری کوردستان بەڵام پێداگری لەوە دەکرێت کە هەرچۆنێک بێ پێویستەکە بە پێڕۆشنەکە بەڕێوە بچێەوە ئەو پلانگەڕیە لەسەر ڕێبەراپۆ شەرمەزار بکرێ و داوای ئازادی بۆ ڕێبەراپۆ دەکرێت. دنیاک سپاس. شۆخە میرزا ڕۆژنامەوان لە سلێمانی و لەگەڵمان بووی. دکتۆر گوێت لە قسەکانی ڕۆژنامەوان شۆخە میرزاش بوو بە هەمان شێوە. هەوڵەکانی گەلی کورد زۆر
باس لەوە دەکرێت زۆرێک لە چالاکوانان سیاسەتمەدارانی باشووری کوردستان من گەم لەم قسەیە دەبێت کە دەڵێ پێویستە بەردەوام بێت بۆ ئازادی ڕێبەر ئۆجلان. بۆچی ئەمەوە هەندێک جار وەکو گلەیی دەکرێت؟ پێ دوایە گەلی کورد وەکو پێویست هەوڵی نەداوە بۆ ئەم پرسە؟ لە باشووری کوردستان مەبەستە زیاتر بە کۆی گشتی مەبەستمە دوایی بەتایبەت دێمە سەر باشووری کوردستان، چونکە هەندێک گلەی لە باشووری کوردستانەکرێت سەرباری زۆری کۆمیتەی ئازادی ڕێبەر ئۆجلان تەفگەری ئازادی کە لەوێ هەن، بەڵام نەیانتوانی و کاریگەرێکی ئەو تویان هەبێ لەسەر کۆمەڵگەی باشووری کوردستان بۆ ئەم پرسە. لە ڕاستیا بینە ینی باسمان کرد پلانگێڕەکە هەر ئێستاش بەردەوامە و ئەوەی کە لە باشووری کوردستان ئەکرێت فشارێکی زۆر هەیە، ئاستەنگی زۆر هەیە ئەوە لە زۆنی سەوزەوە هەر بە تەواوی، ینی هیچ جوڵەیەک بەرامبەر هەر قسەکردنێک، هەر کۆڕێک، هەر سیمینارێک، هەر دیبێتێک، هەر جوڵەیەک لەمە هەر نووسینێکی پانکاتێک لە زۆنی سەوز بە دڵنیایی وەزەر ئەفو ئەوەنەوە لە زۆنی سەوزی بەداخەوە، یان دوای ئەو فشارانەی کە دەوڵەتی تورکیا ئەیکات ئەوە بە جۆرێ لە جۆرەکان ئاماژەکانی دەرکەوتەوە و ئاستەنگی هەیە. ینی من نای شارمەلێت کەناڵێکی ڕاگەاندنی عەرەبی قسەی لەگەڵ کردم دومکە ئێمە ئەگەر بمانەوێت تەنانەت دیبیتێ سمینارێ بکەین، ینی خۆڵێکت نادەنێ، بەڵام ئەگەر بۆ منە حرەکە سەلەفی و دواکەوتەکان بیانەوێت دەیان مزگەوت و دەیان کەناڵی ڕاگەاند و دەیان شوێن و تەنانەت دەتوان لە ناو بازاڕیشە کار و چالاکی خۆیان. بۆیە لە باشووری کوردستان ئەو فشارێک کە ئێستا لە باشووری کوردستان لەسەر ئازادی خوازان و لایەنگران و دۆستانی ئەو حرەکەتە هەیە لە تورکیانە بە دڵنیایی حەز ناکەی ئەم قسە وەزنی زۆر قورسر بێ دکتۆر حەکیم، چونکە ئەزانی بە ڕازگۆیانە قسەکەین منەوە هەندێک جار زۆرێک لە برادران بە منەڵێن ڕەنگە شارچێتی کەی بەس باوەڕکە منوەکو ڕۆژنامەوانێ ئەرکی خۆم جێبەجێ یەکەم لێرە ئەگەر بەراوردێکی زۆر گەورەکەین لە بینی زۆنی سەوز و زەردا جیاوازەکە زۆر گەورەیە لەبەرەوەی بۆ خۆت هەر لە سەرەتاوە ئاماژەت بۆدا کە ڕێگە نادرێت تەنانەت بەسیترین بەڵێ پانکارتێکیش لە زۆنی زەردا بەرز بکرێتەوە، بەڵام بەراورد بەوە لە ناو سلێمانیدا و لە دەوروبەری سلێمانیدا زۆر چالاکی دەبینرێ. بۆچی پێ دوایە ئەوەی لە باشووری کوردستانەکرێت لە تورکیا ناکرێت؟ من پێتەڵێم ناکرێتە بۆ ڕەنگە ئاماژە دواتریش دوای بەرنامەکە لە دوای عەسرا هەندێک ئاماژە بگاپێت، بەڵام بە هەر حاڵ یعنی پێ دوای چالاکی ئەمڕۆ هەڵدەوەشێتەوە مەبەستەوەیە؟ هیچ ناتوانمەوە بڕیارە دەم هەڵ ناوەشێتەوە، بەڵام مەبەستمەوەیە فشاری گەورە، ئاستەنگی گەورە، ڕێگری گەورە هەیە و چەند ساڵێکشە هەیە. ئەوەیشی ئەکرێت خودی کۆمەلگای سلێمانی کۆمەلگایەکی هۆشیارە هەرگیز تەسلیم بە هیچ دەسەڵاتێک نەبووە. من پەیوەندی بۆ نییە کە دەسەڵات خوازان لێرایە لەوێت دیموکراتی بوون، بەڵکو میکانیزمی عقلێتی بەڕێوەبردنیان میکانیزمێکە تەنها لە کۆمەڵشتا جیاوازیانەی ئەویش ئەوە کەوێتە سەر ئەوەی تابەشبوونی بەرژەوەندەکانی خۆیان. ئەگەر نا بە دڵنیاییەوەلەوە ئێستا ئازادی لەم زۆنە ئازادی بەرەو قۆناغێکی مەترسیدارە ڕوا و هەڕەشە لە بەردەمی ئازادی هەیە. ئازادی ڕادەربڕین بە کۆی گشتی لە سەرانسەری باشووری کوردستانە بۆ خۆت دەزانی بەپێی زۆربەی بێگومان وایە بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان و بەپێی و بە دوواداشتوانانەشکێکی لەژێر پرسیارێکی گەورەدایە. دکتۆر حەکیم، کۆمیتەی ئازادی ئۆجلان پێش ئێستش جارێکی دیکە من بیرمە ئەمە دووەم جارە جەنابەت ئەبی بە میوانی من ئەم پرسیارم لێ کردووی پێم خۆشە ئەم پرسیارە جارێکی دیکە بکەمەوە. دوێنێش لەگەڵ ئەندامێکی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان ساراخان بە هەمان شێوەم پرسیارم کردووە بۆچی نەیانتوانیوە هەم کۆمیتەی ئازادی لە باشووری کوردستان بۆ ئۆجلان هەم تەفگەری ئازادی نەیانتوانیوەکو پێویست کاریگەری بکەن لەسەر کۆمەڵگەی باشووری کوردستان، چونکە گلەیەکەن ئەڵێن باوەڕ مەسەلەی نەتەوایەتی لە باشووری کوردستان بەراورد بە پارچەکانی دیکە کەمە یاخود کاڵ بۆتەوە. ڕەنگەم قسەش بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕاست بێت، پێ دوای بارودۆخی سیاسی هەڵکەوتەکەی بەو شێوەیە یاخود خەلەل لە کۆمیتەی ئازادی بۆ ئۆجلان و تەفگەری ئازادی و کۆمەڵێک لە چالاکوانانە کە نەیانتوانێت و پێویستکاری گریان لەسەر کۆمەڵگەی باشووری کوردستاندا هەبێت.
خۆی دووشتەوێت جیا بکەینەوە. یەکەمیانەوەیە کە تەوگەری ئازادی حرەکەتێکی سیاسیە پەیوەندی بە تەوگەری بڵێنەمە بابەتێکە پەیوەندی بە خۆیان و توانا و هێز و چالاکیەوە ئەو بابەتێکە. مەسلەی کۆمیتەی ئازادی ئۆجلان کۆمیتەیەکی ئازادی کۆمیتەی ئازادی ئۆجلان خەڵکێکی سربەخۆ ئازادن پەیوەندی تەوگەری پەیوەندیان بە تەوگەر هەیە ڕەنگە ئەندامی تەوگەری دیابێت نە تەوگەرن نەپەکەکەن بەڵکو لە سۆنگەی ئەخلاقی و بەرپرسیارەتی بۆ داکۆکیکردن لە عەبدوڵڵا ئۆجلان ئەم کۆمیتەیەکە یعنی ئەگەر 6-7 کەسی لە 90 خەڵکی بێلایەن و کەسانی بێلایەن ئەمەیەک بەشی دووەمی بەشێکی تری پرسیارەکەت بەڵێ ئیرادەی سیاسی لە باشووری کوردستان بە جۆرێک لە جۆرەکان تێکشکاوە پەیوەندی بەو سیاسەتەیە کە دەوڵەتی تورک و دەوڵەتانی داگیر کرد لە ناو پرۆسەیەکی بێ ئێرادەکردنی خەڵکان واتە کاریگەریان کردووە لەسەرەوەی کە بۆچی چووکە هەر مەلەت و گەلێک لە فشار و لە ژیانکردنا کەوتە بەردەمی پێش هەر شتێک داوای ژیان و گوزەرانێکی ئاسوودەگی بۆ یەکێک پێش ئازادی واتە کاتێکە کۆمەلگای باشووری کوردستان هەموو ڕوانینەکانی بەرەوە چووە موچە و ژیان و گوزەران و نەبوونی خەسەخانە و بە تایبەتکردی کەتەکانی تەندروستی و خوێندن و فەوتانی خوێن هەموو ئەم هۆکارانە مردنی سەرجەم سێکتەرەکان با بڵێن بەڵێ لەبری ئەوەی کە تۆ فۆکەست بەرامبەر بە پرسەنەتەوەی و نیشتیمانەکان بێ فۆکەسی بەرامبەر ژیان و گوزەران و ئەو قورسایەکە لەسەر شانێ بۆیە باشووری کوردستان جیاواز لە هەر پارچەکانی تر لە ئەم قەیرانەوە قەیرانێکی دروستکراویشە ئەمانزان پارەیە ئیمکانێت هەیە بەڵکۆمە یەکێکە درێژکراوی ئەو پیلان گەڕەیە کە باسمان یان یەتوانین بڵێن ئەمە مەشغوڵکردنی بەڵێ مەسەلا مامۆستایان ئەگەر بیت ئەگەر مامۆستا ژیان و گوزەرانی باش بێت بیت لەوە بکاتەوە کە موچێ بدەنێ بە دڵنیایە یعنی ئەگەر هەمووشی نەبێ بەشێکی بیت لە پرسە نەتەوەکانە بیت لە گۆڕانکاری سیاسی فەرەنگی کللتوری هەموو ئەمانەیە کاتەوە بەنسبەت ینی حەسی نەتەوەی هەیە هەستی نەتەوەی لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستانی وە چۆن هیچ نەکراوە من پێ دەڵێم لە باشووری کوردستان بە تایبەتی لەسەر پرسی ئازادی بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان ڕەنگە ئەگەر نیسبەتێکی کەم لە ساڵانی ڕابردووە ئۆجلانیان وەکو سەرۆکی پەکەکە ناسی بێ بەڵام ئێستا تاکی گەورە لە ڕۆژنامە نووسان لە بحوسی دراسی ئەکادمی ینی ساڵانە چەندین نامیکە و کتێب و ئەوانە ینی هەر کۆمیتەی ئازادی ئۆجلان ئەمساڵدا لە پارە ئەو 3-4 نامیل تقریبا 6 نامیل کە دەرکرا لە نەتۆی دیموکرات لەگەڵ کۆنفیدرالیزمی دیموکراتی لەگەڵ ئازادیکردنی ژن و شۆڕشی ژانوانەمووی کۆمیتەی ئازادی دەریکردن لەگەڵ سیستەمی ئیمرالی سیستەمی ئەشکەنجەیە دواتریش ئێستاش ئیمساڵیشەوە لە ئەم ڕۆژانە کتێبی بابەتێکە لەسەر ئاین و ڕوانینەکانی عەبدوڵڵا ئۆجلان کتێبێکی گەورەیە ئەکوێتە سەر دیری خوێندناکە و دەیان کەمپین یعنی ئەمە لە بەغداد من خۆم لە بەغداد وەکو کۆمیتەی ئازادی ئۆجلان چەندین ینی ساڵانە کۆنفرانسمانەیە لە لوبنان هەمانە لە شنگال هەیە لە شوێنەکان هەیە لەبەرەوە ناکرێ بڵێن بەرپرسیارەتی لە تەنها لەسەر کۆمیتەی ئازادی کۆمیتەیەکی داواکردنی ئازادی و ڕوونکردنەوەی ڕوانینەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجلانە یعنی لە دەرەوەی ئایدۆلۆژیایەکی سابتە بەڵام بەدڵنیایی وە جۆرێک لە ئەو بارودۆخە سیاسی کە لە باشووری کوردستانە هەیە ئاستەنگە لە بەردەم ئیشکردنا من پێتەڵێ سا لە هەر شارێکی سلێمانی داوای هۆڵێ بکەی بۆی بابەتێک لەسەر ڕوانینەکانی عەبدوڵڵا ئۆجلان کردو دڵنیا بە هۆڵت نادەنێ من خۆمەوە بە دڵنیایی و پێتەڵێم نایدەم باشە لەبەرەو گۆڕانکاری خراپ دروست بووە ئومێ دەکەین کە هەرچەنە کوردستان هەریەکە بە هەر چوار پارچە لە ئامەد و لە سنە و مەهاباد و قامشل و هەولێر و هەمووی یەکە بەڵام ئەوەی کە گۆڕانکاریەکە شێوازی بەڕێوەبردنی سیستەم و بەڕێوەبەری ئومێ دەکەین کە هەنگاو بنین بۆ ئەوەی کە کۆنگرەی نەتەوەی دروست بێت یەکێتی یەکڕیزی هەماهەنگی دروست بێت و لە دانەری و بیرۆکەی کۆنگرەی نەتەوەیش ئەوەیە هەر لەو ساتش کە دێنەوە سەر بابەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان کە پرۆژەی عەبدوڵڵا ئۆجلان پرۆژەی یەکگرتنی گەلێکە و دژی هیچ هێز و لایەنێکی سیاسی نییە و ئۆجلان وەکو بیر و ڕوئیاکانی مەترسی نییە بۆ سەر نە پارتی نەیەکێتی بەڵکو تەنها مەترسی لەسەر فاشیزمێ وێ دەکەین کە ڕێگی فاشیزم هەڵتەکێنی لە دوای 25 ساڵ لە پلانگەڕی 15
شوبات چی دەگۆڕێت دکتۆر حەکیم بە ئەمە ببێ بە دوایین پرس بۆ جەنابەت. چی دەگۆڕێت یعنی ئەو گۆڕانکاری خۆ دەزانی گۆڕانکاری سیاسی هیچ هەر گۆڕانکارێکی سیاسی پێویستی بە گۆڕانکارێکی کۆمەڵایەتی هەیە چونکە کۆمەڵایەتی هەیە و سەقامگیری ئابووری هەیە و لە باشووری کوردستان و تەواوی هەر چوارپارچەی کوردستان ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە بۆ یەکەم جارە کورد لە ئاستی هەر چوارپارچەی کوردستان لە ڕووی فەرهەنگی لە ڕووی پاراستنی زمان لە ڕووی دەرکەوتن لە ڕووی ئەعترافکردنی هەر چوار دەوڵەتەکە بە کورد قۆناغێکی گەورەی کورد ینی ئەوە نەبێت کورد لە ئاستێکی خراپێ کورد لە ئاستێکی گەورایە کورد لە 25 ساڵ بەخوا دکتۆر حەکیم با من ڕاستگۆ بم لەگەڵت ئەزانی ماوەی نزیکەی 6 ساڵە بێ من لەم شوێنە دانیشتوم بەرنامەکەم هەموو ساڵێک لەسەر 15 شوبات بەرنامەم کردووە هەموو میوانەکانم هەموو ساڵێک گوتوانە بۆ یەکەم جارە گەلی کورد هاوڕابێ بەڵام قەتیش هاوڕان نەبووە ڕاستگویانە شتت پێ بڵێم من نەموت گەلی کورد هاوڕاڵێم هەموو بارودۆخەکان چانسی شۆڕشی ژنژینە ئەمینی کوردی لە قۆناغێکی مدبوونەوە بۆ قۆناغێکی گەورە سەر ڕایستەمکاری لە ڕۆژاوای کوردستان پەرستنێکی گەورە لەسەر بابەتی کونفدرالیزم و پێکۆژانی گەلان ستاتوێک دروست بووە لە باکووری کوردستان هەدەپە لە ساڵانی ئەو 6 ساڵی کە تۆ باسەکەی لەناو ئەو 6 ساڵە بە 87 ئەندامی پەرلەمانەوە چوونە ناو پەرلەمانی کوردستان لە ئەو ساڵی کە تۆ باسەکەی کە لە هیچ نەکراوە نەمەوە هیچ نەکراوە ئەڵێم کورد هاوڕان نەبووە دووشە تێپێ ئافنگە لە گۆڕانکاری سیاسی لە کاریگەریان لەسەر ئەستەنبول واتە شارەوانی ئەستەنبول و ئەزمیر و ئەدەنە کورد پارسەنگی هێز بۆ لەوێ لە باشووری کوردستانیش سەرڕای هەموو سەرنج و تێبینێکمان لە شێوازی بەڕێوەبردنی نادیموکراسیانە بەرامبەر خۆمان بەڵام لە کۆتایە ستاتوەیەکی لەو جۆرە هەیە کە پاراستنی ئەرکی ئەخلاقیەرەمە بەڵام وەکووتم گۆڕانکاری ئاسان نییە بۆچی چووگە ڕێگریت لێکیراوە ئیشکەی هاوڕێیان ینی ڕێگری هەیە لە ئیش ینی تۆ لە هەموو دنیا لە ساڵانی ڕووخاندنی سەدام و بڵێن خومینی با بڵێن کاتێکە خومینی دەڕوخێت دەیان و سەدان کتێبیانە دەرو لە تاریکستانەکان و تێنە دەرو بۆ سەر شەقام ینی ڕێگ کاتێکە کتێبەکان وزات دەرفەتی ئەوەی نەبوو خەڵبی خوێنەوە من پێ دەڵێم یعنی ئێستا ئەو نامیلکانەی کە ئێستا لە بەردەمی منایە و لە تۆ ئامینی کە مەسەن مانیفەستۆی بەرگری دیموکراتی شارستانی بەڕێزم بیوە لە هەولێر لە هیچ کتێبخانێکە ڕێگە پێدراوە بفرۆشێت. دنیاک سپاس دکتۆر حەکیم هەندامی کۆمیتەی ئازادی بۆ جەلان لە باشووری کوردستانەوە کە لە ئەمڕۆ لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت. سەرکەوتوو سپاس بۆیەوە. سپاس بۆ جەنابیشت. ئازادی بۆ تەواوی ئازادی خوازان و یەکێتی گەلانی دنیا. دنیاک سپاس لەگەڵتان بەردەوام دەبین. ئەمڕۆ لە چەندین شار و ناوچەی باکوور ڕۆژهەڵاتی سووریا شار بەمبەستی شەرمەزارکردنی پلانگەڕینە دەوڵەتی سەر ڕێبەر و جەلان هاوڵاتیان دوکانەکانیان داخست و ئامادەکاری بۆ بەشداربوون لە ڕێپیاوانی ناوەندی دەکەن. لەلایەکی دیکەوە دانیشتوانی ناوچەکە وەکو ببورن وێنەی ڕێبەر و جەلانیان لەسەر ماڵەکانیان داناوە لە چەندین ناوچەی باکوور ڕۆژهەڵاتی سووریا شێخ مەخسوود و ئەشرەفیە لە حەڵەب ئەمڕۆ بەمبەستی شەرمەزارکردنی پلانگەڕینە و دەوڵەتی ڕێپیاوان ئەنجام درا و هاوڵاتیان خۆیان بۆ بەشداربوون ئامادە کردو کەمێک پێشێسەش لە ڕێگەی شاشەی سێرکتیڤیەوە زۆربەی دیمەنەکانی ڕۆژاوای کوردستان لە زۆربەی شار و شارچکەکان گواسترایەوە کە ڕێپیاوان دەستی پێکردووە لە باشووری کوردستانیش بەشێک لە مامۆستانی زانکۆی کۆیە لەبارەی پلانگەڕی 15 شوباتەوە دژ بە ڕێبەر ئۆجەلان ڕۆڵ و کاریگەری ئۆجەلان بەرز دەنرخێنن و ئەوان دەڵێن لە ڕۆژگارێکدا دۆزی کورد لە باکووری کوردستان زیندوو کردەوە کە ڕێباز و فەلسفەیەکی جیاوازی هێنایەکەوە کە هیچ سەرکردێکی کورد نەیتوانێت وەکو ئەو میتۆدەی چارەسەری کێشەی کورد بخاتە ڕوو. جیاوازەکە لەوەدایە هەم شۆڕشی ئەو جاری کە لە کۆتایی هەفتا و لە سەرەتای هەشتای سەدەی بیستەم هەڵگی سایەوە و لە هەشتا و چوارەوە کە لە سەرەتای هەشتاوە کە خەباتی چەکداری ڕاگەیان بەرامبەر بە بەو ڕژێمە کە بە هەموو شێوەیەک بە ئاگر و ئاسن کوردی دەتواندەوە لە مەسەلەی تورککردن لە مەسەلەی لە ناوبردنی زمان لە مەسەلەی ناوبردنی کللتور لە مەسەلەی فەرهەنگ لە مەسەلەی هەموو باباتێک
وی کرد کە ئەو بزوتنەوەی جیاوازتر لە بزوتنەوەکانی دیکە وە گەورەتر و بەرفراوانتر لەسەر ئاستی بزوتنەوەکانی دیکە لە باکووری کوردستاندا سەر هەڵبدا. ئەوە کاریگەریەک بوو کە بە خودی ئەو سیمبلیە و بەندە کە پێی دەگوترێ ڕێبەر ئاپۆ کە پێی دەگوترێ عەبدوڵڵا ئۆجەلان و ئەوی دیکە بەندە بەوەیەوە کە گۆڕانی جیهانی لە ڕووی کرانەوە بەرەو دیموکراسی و ئەو دیعانەی کە دەوڵەتی تورک دەیکە لە مەسەلەی کرانەوە بەڕووی دیموکراسیەتدا ئەبینین هەندێک جیاوازیشی هەیە ینی فکرە و فەلسەفە و پەروەردە و ڕێخستنی حیزبی و دیسپلین و ئەمانە بەتایبەت بەڕاستی من ئەتوانم وەکو نمرەیەک دای بنێم لەو بوارانەیە کە ئێمە لە باشوور بەڕاستی ئەوانەمان نییە هیچ کام لە سەکردەکانی ئێمە لە ڕووی دیسپلین و فەلسەفە و ئایدۆلۆژیەتی حیزبیەوە ناگەن بە پارتی کرێکارانی کوردستان. ئەمە بەسم هیچ لایەنێک نییە من لایەنگر بم یان نا وەکو کەسێکی بێلایەنە و قسەیاکەم، بەڵام ئەبینین ئەمە بۆ وای لێکرا کەواتە دەبێت کاریگەری هەبوو بێت وە دەشی بوو ئەگەر نەگیرایە بێگومان ڕەنگە پارتی کرێکاران ڕاست دەبینین بەردەوامە، بەڵام لە قۆناغێکی وەکو ئێستایە کە دەبێت وەرچەرخانێکی مێژووی بکات. ڕۆماڵی تایبەتی 15